ملبو هیچ فشارێک نادەین نە ئەوەی غەرامەمان بکەن لە ڕێی محکەمەوە نە ئەوەی بیانەوێت لەسەر تراکتۆرەکە و ماخچێنن بە هیچ زۆرێک هیچ فشارێک سڵمان لێ ناکاتەوە بۆی کە ڕێڕەوەکەمان بگۆڕێت. دادوەر بڕیارێکی ناعادیلانەیدا بەوەی کە من تۆمەتبار بکرێن بەوەی کە لە هەر کەیسێک ملیۆنێک غەرامەیان کردم. ئەو دانیشتنەی ئەمڕۆ کە دانیشتنی دوو سکاڵایە دوو دانیشتن بەڕێوەچوو دانیشتنی 29 من و 30 بوو لەو کەیسەی هەردوو داوایەکە لەسەر یەک کەیسە ئەویش تایبەتە بەو ڕووداوەیە کە لە 7/2/2025 لە گوندی شەناغە لە سنووری ناحیەی سەرگەڕان ڕوویدا کاتێک کە ئەو بڕیارەی قانونی ژمارە 3 لە پەرلەمانی عێراقدا چووکە تایبەتە بە گەڕانەوەی زەوی و مڵکی کوردان بۆ ئەوە ئێمە سوین تاوکو زەویەکانی خۆمان بچێڵین هێزە سەربازیەکان هاتن هەم پەلاماریان داینەوە هەم ویستیان لەسەر تراکتۆرەکە بە ملپێچەکەی من بخنچێنن. سەرڕای ئەوەش هەم بە خۆیان و هەم قیادەی عملیات سکاڵایان لەسرە من تۆمار کرد و دوای بەڕێوەچوونی 30 دانیشتن و ساڵ و نیوێک ئمڕۆ کە دادوەر بڕیارێکی ناعادیلانەیدا بەوەی کە من تۆمەتبار بکرێن بەوەی کە لە هەر کەیسێک ملیۆنێک غەرامەیان کردم. ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە ئەوەیە کە دەبوایە بەڕاستی دادوەر بە چاوێکی عادیلانەتر تەمەشای قەزیەکەی بکە و بەڵگەکان باشتر بخوێنێتەوە و بۆ ئەوەی کە بڕیارێکی دروستتر بداتن لەو قەزەی و خاڵی دووەمیشەوەیە کە ئێمە ئەو کەیسەی کە دەستمان پێکردووە کەیسێکی ڕەوایە و بەهۆی ئەو برادر و ئەو هاوڕێیانەی کە چەندین ساڵە ئێمە وەکو نوێنەرانی جوتیاران لە ناوچەدا بڕاوەکان دەستمان پێکردووە بەرگری لە خاچی خۆمان دەکەین بەرگری لە خەڵکی خۆمان دەکەین و تاوەکو ئەو کەیسە نەگاتە جێ ئێمە واز ناهێنین و مل بۆ هیچ فشارێک نادەین نە ئەوەی غەرامەمان بکەن لە ڕێی محکەمەوە نە ئەوەی بیانەوێت لەسەر تراکتۆرەکە و ماخچێنن بە هیچ زۆرێک هیچ فشارێک سڵمان لێ ناکاتەوە بۆی کە ڕێڕەوەکەمان بگۆڕین. ئێمە بەردەوامین و تا مافەکانمان بەدەست نێنین واز ناهێن. دەستێوەردان هەبوو لە دۆسیەکە بە دڵنیاییەوە ئەگە دەستێوەردان نەبووایە دەبواە زۆر بە چاوێکی ورتر بەڵگەکانی ئێمە سیر بکرابایە و بڕیارێکی دروستتر بگرابووە بۆیە پێم وایە دەستێوەردان هەبووە بەداخەوە نەدەبواە بۆ جۆرەش. بەڵێ ئەمڕۆ دادگای کەرکووک بڕیاریدا بە غەرامەکردنی کاک محەممەد لە هەر دۆسیەکەیە کە دوو دۆسی لەسەر بوو لە هەر دۆسەیەکدا بڕی 1 ملیۆن دیناریدا واتە 2 ملیۆن دیناریدا واگە بەهات و پارەکەی نەدایە ئەوە بۆ ماوەی 4 مانگ بە 4 مانگ حەبسەکرا. دوای زیاتر لە 30 دانیشتن ئەمڕۆ دادگای کەرکووک بڕیاریدا بە غەرامەکردنی کاک محەممەد بە بڕی ملیۆنی دینار بۆ هەر دۆسەیەک واتە 2 ملیۆن دینار. ئێمە دوای ئەم بڕیارەکەمان بەدڵنیە و پێیان وایە بڕیارێکی باش نییە ئێمە تانە لەو بڕیارادین و تەمیزەکەینەوە چاوەڕێی قەراری محکەمی تەمیزەکەین.